ئەمڕۆ چواری هەشت ساڵ تێپەڕەبێت بەسەر کۆچی دوای یەکێک لە کەسایەتیە هەرە دیارەکانی نێو ئەدەبیاتی کوردی و نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان بە شێوەیەکی گشتی ئەویش شێرکۆبێکەسە وەکۆزانین کە خاوەنی دایان قەسیدە و دیان نووسرا و ڕۆمان و بڵین بابەتی زۆر جوانە کە هەمیشە توانیوێتی گۆڕانکاریەکی زۆر تایبەت لە نێو ئەدەبیاتە بکات و بتوانێت کە چەندین کتێبی بە پێز و نووسرا و وشەی زۆر جوان پێشکەش بە ئەدەبیاتی کوردی بکات. دیارە ساڵانە لە ڕۆژی چواری هەشتا چەندین چالاکی بەڕێوە چێت بۆیە ئێمەش پێمان باش بوو کە ئەم بەشەی پرۆگرام تاوەکو کۆتایی تایبەتکەین بە ئەو یادا و چەند تەوەرێکمانە بێت و گفتوگۆ قسە و باسەکەین. تەوەری یەکەمیم ئێوارێشم قسە و باس و گفتوگۆ بێت لەسەر نوێترین کتێب کە لەسەر شاعری گەورەی کورد شێرکۆبێکەس بە زمانی فارسی بڵاو کراوەتەوە کەوی کتێبی شناختنامەی شێرکۆبێکەسە. قسە و باس و گفتوگۆکەم لەسەر کتێبەکە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئومێد وەرزەند کە مامۆستای زمانە لە زانکۆی سنە و ئێستا ڕاستەوخۆ لە سنەوە لەگەڵمایە. کاک ئومێد سڵاوت لێبێ، ئێوارەت باش بێ. زۆر سپاس بۆ تۆ کاک ئومێد. ئەمێ سەرەتای پرسیارم بەوە دەست پێ بکەم، بێگومان چەندین نووسرا و چەندین کتێب هەیە لە دوای کۆچی دوایی شێرکۆبێکەسەوە کە نووسراون هەم لەسەر کارەکانی و هەم لەسەر ژیانی خۆیان. ئەم کتێبە باس لە چ لایەنێکی شێرکۆبێکەس ئەکات؟ نەریتێک کتێبخانەکانی دنیا لای ئێمەی کورد ئەویش نووسینامەیەشنا. ئەم کتێبە من زانیاریە ژەرێک یان ئەنگلێکی شاری شێرکۆبێکەس ئێوێ سەبارەت بە شێرکۆبێکەس بیبینێت و بیزانێت. هۆکارەکەی شێوەیە کە شێرکۆبێکەس وەک ناسرا چکەین کە دیار و نادیارەکانی شێرکۆبێکەس پشت بۆیە دەستندایە و پیشانی فارسیەکەیش ناسین نامە. بەڵێ کاک ئومێد، بێگومان وەکو زانین کە شێرکۆبێکەس خۆی خاوەنی دەیان کتێبی بە پێزا و وەرگێڕاونەتە سەر زمانە جیهانیەکان بە شێوەیەکی گشتیش. ئەمێ پرسیاری ئەوە بکەم بۆ ئەم کتێبە بە زمانی فارسیە ئاماژەم کرد ماوەی 30 ساڵ یەکەم سەفەری لەگەڵ هەندێ شاعری فارس وەکو ئەحمەدی شاملو و سەیدەلی ساڵحی ئاشنا بێ کاک شێرکۆ و هەوڵێکی نە چەندان بەربڵاو ئەدرێت بۆ وەرگێڕانی شاری شێرکۆبێکەس بە فارسی تا پێشوازیەکی زۆر باشی لەیەکێ لەلایەن خوێنەری ئێرانیەوە، خوێنەری شێعرەوە. دوا بە دوای ئەوەش ڕۆژنامەکان و بۆغارەکان دەسەکەن بە هەندێ وتوێژ و بڵاوکردنەوەی بڕێک لە وەرگێڕانی شێعرەکانی شێرکۆبێکەس کە ئەمە بوو بەهۆی ئەوەی کە شێرکۆبێکەس تا ڕادەیەک لێرانە ناسراو بێت و ئەم هەوڵەی من بۆ ئەوە بوو کە شێرکۆبێکەس نەک لە ڕێگای شێعرەکانەوە لە ڕێگای ژیاننامە کاتیای شێعرەکانیەوە ڕێگای یادداشت پاشمەرگ دەرانی پاش لەسەری کاک شێرکۆ نووسی بوویان. ئەم کتێبە هەڵگری دەیان وتاری توێژینەوەی و زانستی و ئاکادمیکە کە لەلایەن مامۆسایانی زانکۆ نووسراوە. پێم خۆشە ئاماژە بەوە بکەم کە وازانم ئەوێ بە یەکەم سەرچاوەیەک کە هەموو لایەنەکانی ژیانی شێرکۆبێکەس و فکری شێرکۆبێکەس و دنیای شیاری شێرکۆبێکەس و ئەوانەی تایە. دوو پێشێکی لە خۆیە گرێم کتێبە، پێشێکیان نووسینی خۆمە و پێشێکیکی نووسینی کاک عەتای نەهایی ڕۆمان نووسی گەورەی کووردە. جگە لەوەش ئەو توێژانەی کە پێشتر لەگەڵ کاک شێرکۆ کرابوو بە زمانی کوردی کراوە بە فارسی، بەشێکی تر لە کتێبەکە تەرخان کراوە بۆ ئەو وتارانەی کە عەرزم کرد، وتاری توێژینەوەی و زانستی لەسەر شاری شێرکۆبێکەس کە لەلایەن مامۆسایانی زانکۆ نووسراوە بە فارسی نووسراوە. بەشێکی تر لە کتێبەکە پشتریایەکی کاکەڵۆی کوڕی کاک شێرکۆبێکەس کە بە شێوەیەکی زۆر شاعرانە ڕەوایەت لە 101 ڕۆژی
ئاخری ژیانی شێرکۆبێ کەسەکە ئەوەشم تەرجمە کردووە بەشێ لە ئەو کتێبی کاکەڵۆ لێرەوە دەستخۆشی لە کاکەڵەوە کەم زۆر یارمەتیدام بۆ بەدەستهێنانی هەندێک سەرچاوە بۆ نووسینی ئەم کتێبە نامەکانی شێرکۆبێ کەسیتیایە کتێبە چەند نامەیەکی شێرکۆبێ کەسیتیایە کە بۆ کەسراوە جگە لەوانەش هەندێ وێنە و وێنەی نایاب و نەبینراوی کاک شێرکۆبێ کەسیتیایە کە زۆربەی ئەوانە کەس نەیبینیوە بیبلیۆگرافیای بەرهەمەکانی کاک شێرکۆ بە زمانی بۆ ئەو زمانانەی کە وەرگێڕاو بۆ سەر زمانەکانی تر ئەوەی تایە هەر زانیاریە کە پێویست بێت بۆ ناسینی شێرکۆبێ کەس لەم کتێبایە بێگومان دەسەکەوێت بۆ کەسانەی ئەیانەوێت توێژینەوەی زۆرتر کەن لەسەر شێعر و دنیای شێعر و فکر و ئەندێشە شێرکۆبێ کەس. دکتۆر ئومێد ئەمێ پرسیاری ئەوە بکەم کتێبێکی لەم شێوەیە بێگومان کە تەواوی ئەو لایەنانی کە بەڕێزت ئاماژەت پێکرد و بەشێک لەو بابەتە نەبینرا و نەبیستراوانەی کە تایبەتن بە هونەرمەندی گەورە و شاعری گەورەی کورد مامۆستا شێرکۆبێ کەس بەنیازن بۆنە لە پرۆژایە ئەم کتێبە بکرێتە زمانی کوردی بۆ ئەوەی کە بێتە سەرچاوەیەکی زانستی گرنگیش بۆ هەم ئەدیبان هەم نووسەران هەم خوێنەرانیش لە ئایندەیە. من بەنیاز هەم بەڵام بەداخەوە بەو جۆرەی کە شایستە و پێویست و پێشوازی نەکرا لەو دی و پێشوازی نەکرا لەم کتێبە من ئەگەر دام و دەستگایەک وەکو ڕایسپێرە بە منکەن کتێبە وەرگەڕمە سەر زمانی کوردی و ئەوان وعدی چاپ و بڵاوکردنەوەی بدەن بۆ ئەیکەم بێگومانێکم بەڵام تاکو ئێستا پێشوازی کیاوان نەکراوە هیچ دام و دەستگایەکی ڕۆشنبیری ئەو دی و هیچ پشتیوانێکی لەم کتێبە نەکرد بەداخەوە بڕیار بوو دەستگای جەمال عەریفان بڕێک لەم کتێبانە بکڕێت بڵاوی کاتەوە لە ساڵیا دەکات و تاکو ئێستا و کارە نەکراوە سەردەمیشەم کارەی نەکردە بۆ سەردەمی کردایە سەردەمیشەم کارەی نەکرد بەڵام بەنیاز هەم لە خۆشحاڵیەوە کەوایە خوێنەرە فارسەکان یاخود بڵێن بۆ پێی کە بە زمانی فارسی ئەم کتێبە بڵاوکراوەتەوە ئەوان چۆن پێشوازیان لە کتێبەکە کردووە تا ئێستا لە ماوەیەکی تا ئەم کتێبە ڕۆشتە چاپی دووەم پێشوازیەکی زۆر زۆر باشی لێکرا هەرچەند لێرە باریابووری خەڵک باش نییە پرسیاری کتێبەکەش ڕەنگە تۆزێک زۆر بێ بەڵام ئەوانەی کە ڕادەی کە من خەبەرم بێت و بیست بێتم چاپی یەکەمەکەی تەواو بوو ئێستا ناشرێکی زۆر زۆر ناوداری تاران کە بە ناوی شاراتی نیگاها خەریکی چاپی دوومیان کتێبەیە هیوادارم ڕۆژێ بکرێ بە کوردیشی سەر لەلایەن خۆمەوە بێ یا لەلایەن وەرگێڕێکی ترەوە بێ بکرێ بە کوردی من دەرفەتە پێم خۆشە سیارە پێناکەن خۆم شتێک ئەم دەرفەتە بە دەرفەتێکی باشە زانم شێرکۆبێ کەس غەدری لێکرا شاری شێرکۆبێ کەس تووشی کەمتەرخەمی دەسەڵاتی کوردی بووەوە شاری شێرکۆبێ کەس تووشی کەمتەرخەمی دام و دەستگا کوردیەکان بووەوە لەبەرەوەی کە هیچ هەوڵێکی سیستەماتیک نەدرا بۆ وەرگێڕانی شێعری شێرکۆبێ کەس بۆ زمانە زیندوەکانی دنیا و چاپ و بڵاوکردنەوەیان لە دام و دەستگایەکی بڕواپێکرا و ناوداری جیهانی من لەو بڕوایم ئەگەر شێعری شێرکۆبێ کەس تەرجمە بکرایەت هەوڵێکی سیستەماتیک بە پاڵپشتی دەستگا حکومی و ناحکومیەکان لە ئارادا بوایەت بێگومان شێرکۆبێ کەس خەڵاتی نۆبێلی وەرەگرت ئەگەر شێرکۆبێ کەس خەڵاتی نۆبێلی وەرنەگرت تاوانەکەی لە ستۆی زۆر کەسە لەوانە دەسەڵاتی کوردی و دام و دەستگا ڕۆشنبیریەکان کە بودجەیەکیان تەرخان نەکرد بۆ وەگەڕخستنی هەوڵێکی سیستەماتیک بۆ وەرگێڕانی شاری شێرکۆبێ کەس بە زمانەکانی دنیا و هیوادارم ئەم غەدرێک کە لە شاری شێرکۆبێ کەس کرا ئیتر لە شاری شاعرە دیارەکانی تر شارە ناوبانگەکانی بەناوبانگەکانی تر نەکرێت. دکتۆر ئومێد ئەم کتێبە لە ئایندە ئەتوانێت وەکو سەرچاوەی زانستی سوودی لێوەربگیرێت بۆ پێی کە بەڕێزت ئاماژەت پێکرد کە کتێبێکی پراوپراوە چەندین سەرچاوەی زانستی و چەندین سەرچاوەی زۆر تایبەت بەکار هاتووە بۆ ئەوەی کە کتێبەکە بتوانێت کە تەواوی زانیاری و تەواوی بابەتە شاراوەکانی ژیانی شێرکۆبێ کەسی تێدا باس بکرێت. بێگومان پێم خۆشە ئەو کەسێک کە کتێبەکە خوێنێتەوە ئەم بڕیارە بدات بەڵام بە بڕوای خۆم من لەبەرەوەی خۆم ئینسانێکی ئاکادمیکم مامۆسای زانکۆم ئەدەبی ئینگلیزیم خوێندووە
ئاگاداری یاسا و ڕێساکانی توێژینەوەی زانستی هەم بۆیە هەوڵمدا بە شێوەیەک ئەم کتێبە ئامادە بکرێت کە دواتر ئەگەر خوێندکارێک ویستی تێزی ماستەر یا دکتۆراکەی لەسەر شەری شێرکۆبێکەس بنووسێت لەم سەرچاوە وەکو سەرچاوەی زانستی بڕواکرا و خەڵک وەربگرێت. من هەموو هەوڵمەوە بووە کە هەر زانیاریەک سەبارەت بە ژیان و فکر و ئەندێشە و شێعر و دنیای شێرکۆبێکەس پێویستە خوێنەر بیزانێت لەم کتێبە بە شێوەیەکی زانستی و ئاکادمی. بەڵێ دکتۆر ئومێد وەکو دواپرسیارم بۆ بەڕێزێت تا چەند گرنگە ئەم هەوڵانە بوونیان هەبێت لەلایەن کەسانی وەکو بەڕێستان پسپۆڕ و شارەزاوە بۆ ئەو کەسانەی کە بۆ نمونە پێویستن بەو شێوەیە کتێبەکانیان ژیانیان بەرهەمەکانیان یاخود تەواوی لایەنە شاراوەکانی ژیانی ئەوان جارێکتر کۆ بکرێتەوە و بە شێوەیەکی زانستی پێشکەشی کتێبخانەی کوردی بکرێت بۆ ئەوەی کە ئەم زانیاریانە ئەم بابەتانە لە فەوتان پارێزێت و بتوانێت لە دووتوی کتێبێکی شاکۆ بکرێتەوە. ئەم ڕاستیە کە باسیەکەم زۆر ڕاستیەکی تاڵ و جەرگ بڕاوی شەوەیە کە کتێبخانەی کوردی کتێبخانەیەکی فەقیرە بەداخەوە. ئێمە پێویستە بۆ زۆر کەسی تر لەم شناختنامانە ئامادە بکەین. من پێشتر بۆ ئیبراهیمی یونیسی ئەم کارم کرد بوو وەک ئەرکێک لە سەرشانم بوو کە ئەم کەسانە بناسێنم بە تایبەت بە دەرەوەی کورد. ئەدەبی کوردی تا خۆی تێکەڵی مارکتی جەهانی نەکات پێم وایە هەروە فەقیرە مێنێتەوە. کتێبخانەی کوردیش من پێم وایە تەنیا بە ڕۆمان و بە شێعر پڕ نابێتەوە. لێکۆڵینەوەی زانستی کتێبی لەم چەشنە بۆ کەسانێکی تر بۆ ناودارانێکی ترکەی سێ شێشتا لە حیاتان لە ژیانان ئەتوانین لە خۆشیان کەڵ وەربگرین بۆ ئەوەی کە کتێبەکە بڕوا پێکراوتر بێت. هیوادارمەم هەوڵانە بەردەوام بێت. من لە پرۆژەما هەیە پێشتریش وتم ئەم نەریتی نووسینی ناسینامەیان شناختنامە لە ئەمەی کورد بەداخەوە غیابی هەیە. ئەمە دووەمین هەوڵی منە. پێشتر بۆ ئیبراهیمی یونیسی ئەم کارم کرد سێش بۆ کاکشێرکۆ لە داهاتویشا بەنیاز هەم بۆ کەسێکی ترەوە کارم ئەم ڕەنگەی سەباسی نەکەم بۆ کێ بەڵام من پشتگیریش نەکراوم بەڵام دیسان دووبات یەکەمەوە ئەم هەوڵانە پێویستی بە پاڵپشتی هەیە پاڵپشتیەکی سیستەماتیک لەلایەن دام و دەستگا ڕۆشنبیریەکانەوە بۆ ئەوەی بتوانین هەم زەین و زایقەی خوێنەری کورد بەشتی باش پڕکەینەوە هەم بتوانین خۆمان بە دەرەوەی خۆمانیش بناسێنین و هەروەها کەوتم ئەو غەدرێکە لە مامۆستا شێرکۆبێکەسی مەزن کرا لە کەسانی تر نەکرێت. بۆیە ئەم هەوڵە و سەدان هەوڵی تر پێویستە کە کتێبخانەی کوردی ئەو هەموو بۆشایی کە هەیەی پڕبێتەوە. ئومێد ئەگەر شتێکت ماوە لە کۆتاییە فەرموو. دیسان گەشاد وەختی کە باس لە گەشەی کۆمەڵگایەکەکەین لە بیرمان نەچێت گەشەی ئابووری و گەشەی سیاسی و گەشەی کۆمەڵایەتی ژێرخانەکەی گەشەی فەرهەنگیە ژێرخانەکەی گەشەی ڕۆشنبیریە. هەر گرنگیە کە بتوانن بدەین بە گەشەی فەرهەنگی پاڵپشتە بێ بۆ گەشەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی. لەم دەرفەتەیە پێم خۆشە دیسان سپاسی کاک هەڵۆ بکەم کوڕی کاک سەرچاوە بۆم بە پاوفکری لەگەڵم و ڕەنگە تەنیا کەسێک بێت کە لەو هەموو دام و دەستگا ڕۆشنبیریە زەبەلاحانەی ئەو دی و تەنیا ئەوەی شێرکۆبێکەس بوو کە پاڵپشتی من بوو. من لێرەوە سپاسی لێ. دووبارە زۆر سپاس بۆ دکتۆر ئومێر وەرزەن مامۆستای زمان لە زانکۆی سنا کە ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لە شاری سنەوە لەگەڵمان بوویت. زۆر سپاس دووبارە بۆ بەڕێزە